ڕێزدانانی سەربازی بەڵام پێشمەرگانە بۆ تەرمی سەروانێکی پێشمەرگە لە فێرگەی سیاسی نظامی حیزبی دموکرات. تەرمی چەکۆ ڕەحیمی لەسەر شانی فەرماندە سەربازیەکانی حیزبی دموکرات دوایین ماڵاوایەوەن. ئاڵاکان بە نیشانەی ڕێزدانان داگیراون. ئەمە پەیامی بنەماڵەی سەروان چەکۆ کەمێک دوای ناشتنی. وڕێی بەرزیەوە لەم سات و وەختەدا دەبێتە جێگەی دڵخۆشی بابم و فەرماندەی خۆشەویستان سەروان چەکۆ. بەیەکەوە هەول لەدەین ئارەزوەکانی بابم و شەهیدە سەربەرزەکانی ترمان بەجێ بگەێنی. ئارەزووی ئازادی کوردستان و بەختەوەری بۆ کورد. چەکۆ ڕەحیمی ساڵی 1954 لەدایک بوو لە شاری مەهاباد. زانکۆی ئەفسەری تەواو کرد. دوای شۆڕشی ساڵی 1970 گەلانی ئێران بەڕێزەکانی حیزبی دموکراتەوە پەیوەست بوو. ماوەی زیاتر لە 3 دەیە ئەندامی ڕێبەری حیزبی دموکرات بوو. چەکۆ ڕەحیمی لە ماوەی 4 ڕابردوودا یەکێک لە گەڵاڕەدا ڕێژەرانی سەرەکی بوارە نظامی و ئەمنیەکانی حیزبی دموکرات بووە. ئەو لە دامەزراندنی فێرگەی سیاسی نظامی حیزبی دموکراتدا بۆ پێگەیاندنی پێشمەرگە ڕۆڵی بنەڕەتی هەبووە. لە ماوەی 2 ڕابردووشدا چەکۆ ڕەحیمی یەکێک لە بەڕێوەبەرانی سەرەکی دابینکردنی ئەمنیەتی حیزبی دموکرات بووە. بەم پێش لە دەستچوونی ئەو لەسەر حیزبە بێکاریگەری نابێت. شوێنەواری خۆی دەبێت لەسەر کاروباری نظامی و ئەمنیەتی، بەڵام حیزبی دموکراتی کوردستانی ئێران نیشانی داوە بە لەدەستدانی گەورەترین کەسانیشی وەکو ڕێبەرانی دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندی وەکو زۆر تێک و شەریدی کە هەمیشە لەو حیزبەدا جێگایان پڕ بۆتەوە بە هاوکاری زیاتر بە ڕێبەری جەمعی. چەکۆ ڕەحیمی لە بوارە سەربازی و ئەمنیەکاندا خاوەن ئەزمون و شارەزا بوو. دەگوترێت تەنانەت لە بوارە ئەمنیەکاندا هاوکاری بەشەکانی دیکەی کوردستانیشی دەکرد، بە تایبەت باشووری کوردستان. بۆیە ئەمە گومانی لەسەر مەرگی لە ناکاوی سەروان چەکۆ دروست کرد. بۆیە لە پزیشکی دادوەری هەولێر توێکاری بۆ کراوە. ئەنجامی توێکاری نزیک بە 1 هەفتەی دیکە ڕادگەیەندرێت. وات حەقیقی ڕووداو.